ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چۆن دروست بوو؟ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ساڵی 1776 بەڕاگەاندنی سربەخۆی لەلایەن 13 هەرێمیژێر دەستی بەریتانیا دەستی پێکرد. ئەو هەرێمانە لەسەر بنەمای ماددەکانی کۆنفیدراڵی یەکێتیەکیان دروست کرد. ئەو سیستەمە دەسەڵاتی بە حکومەتی ناوەندی ئەمریکانە دەدا و لە دوای نزیکەی 11 ساڵ ئەو ویلایەتانە دەستوری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایان دانا. بەپێی دەستورەکە حکومەتە فیدراڵیەکان خاوەن دەسەڵاتێکی بەهێستور بوون و لە ماددەی 4 بڕگەی 3دا دەسەڵات درا بە کۆنگرێز بۆ ئەوەی ویلایەتی نوێ وەربگرێت. ئەو ویلایەتانی ڕاستەوخۆ لە دوای دەستوری ئەمریکاوە هاتنە ناو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بریتی بوون لە دیلاوێ، پێنسیلڤانیا و نیوجەرسی. لە دوای ئەوانش ئەو ویلایەتانی لەژێر دەستی کۆلۆنیالیزمدا بوون تاوەکو 1790 هاتن ناو ئەمریکاوە. دواتر بۆ ماوەی 100 سەدا ئەمریکا بە شێوەیەکی بەردەوام فراوانتر و گەورەتر دەبوو. ویلایەتی نوێ دروست دەکرا و دەهێنرایە ناو ئەمریکاوە. ئەوەش لە ڕێگەی کڕینی خاک و هەرێم و ناوچەوە، هەروەها بۆ هی سەرکەوتن لە جەنگەکاندا. بەرفراوانبوونی ئەمریکا بەرەو ڕۆژئاوای وڵاتەکە ئەوەی کە زۆر جار بە چارەنووسی مانیفێز ناو دەبرێت وای کرد سنوورەکانی ئەمریکا بەرەو زەریای هێمن و زیاتریش پەلکێش ببن. بەو شێوەیە ویلایەتەکانی ئێستای ئەمریکا هەریەکە لە ئەریزۆنا، کالیفۆرنیا، کۆلۆرادۆی ڕۆژئاوا، نیڤادا، مەکسیکۆی نوێ، تەکساس و ئوتا دروست کران. لە ماوەی جەنگی ناوخۆی ئەمریکادا لە ساڵی 1861 بۆ 1865 ئەو بەرفراوانبوونی ئەمریکا بۆ ماوەیەک وەستا. ئەوەش دوای ئەوەی ویلایەتەکانی باشوور جیابوونەوە و ویلایەتەکانی کۆنفیدراڵی ئەمریکایان دروست کرد. بەڵام لە دواتردا لەگەڵ سەرکەوتنی ویلایەتە یەکگرتووەکان دووبارە ویلایەتە کۆنفیدراڵەکان بە شێوەیەکی قۆناغبەندی لە نێوان 1866 بۆ 1870 چوونە ناو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. دووهەمین دوو ویلایەتیش بریتی بوون لە ئالاسکا و هاوایی کە بوونە ویلایەتەکانی 49 و 50 لە ساڵی 1959دا.